بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ما مساني خوشويس ما مساي قورمان جنابي دكتور محسن. السلام عليكم ورحمة الله. خوشحالين لم مانگا پیروزا كوتاي رجبو معجزي إسراء ومعراجين كهمشا وقتك درقا كان قفل بن يا أميدا كان لروي بشريو كذبن خواهي قورا درقايشي تر أكاتو بو أويكا أوانيكا أيانوي خوار خوان رازي كان بانقوازي خواب جينن بزانن كا مسألة تكريمة خواهي قورا أم بشركاني تكريم كردو بويكا دعوة بكن بولاي خوا وإنا خوا أتواني زور آسانتريش وبشوازي تر هدايتي أو خلق باو في وسنكا بمعاناة ومحنة أو زحمتانيك دعاة تشان به بلام كاتك قفل به بعضي شيء باختياري بشركان كلا قريش زحمتي عندا وخريق بو دعوة كبخن كينن وبيغمبري خوا عليه الصلاة والسلام نارحت كان وأميد لدلي إيمان دار كان كم كانوا للا يكتر قدرك خواي هالخوي وامتحانك تخصو خلبك وفاتي خديجة رزاي خوي لسربيو أبو طالب محنتكي خست كدو تند كدو وقت مسألة ويلي هاد درقاي آسمان كرايا وميد بشويكي ترو دلدانا وبشويكي ترو كأرز أجر يتيك يا قفلة بي يا مشكلة دروس بي آسمان كراوية همو جار داعية كان بي ليروا بسننا وأنباسانا وهمو اشتكان للدينا جي درس عبرة يملم روشقارين كبيوسما بوهيا كأوي كأخذ بأسباب كين أوي بشريا بيوستا بيكين لتكنيك ولا منهج وبلان وبرنامج بلام لپاڵی ئەوە لە پێش و پاشی ئەوە لە بیرمان بێ کە ئەم داوای هی خوایە و خوا خۆی ساحبەتی و خۆی سەریەخا و ئێمە مکرم ئەبین بۆی کە تیا ئیش بکەین خزمەتی بکەین یا خزمەت بە پرۆسی تەمکینی دینی خوا بکەین. بەڕێزان بانکردنی خەڵک بۆ لای خوا بێگومان خەڵکەکان دوو جۆرن جۆرێکیان کۆمەڵگەیەک یا کەسانێک کە لە ئێمە ئەتوانێت بڵێن کەسانێک بەڵام لەو شوێنانەی کە کۆمەڵگەکە دوورە لە دینی ڕاستەوە ئەوە ئیتر بانکردنە بۆ لای ئیمان و وڵاتی ئێمە ئێستا ئەوە نییە. بەڵام لە وڵاتی ئێمە خەڵک موسڵمانە بەڵام إشكالك لا إشكالات خلل لتيجيشتن لدينداري دروس بو وأم تواصل تكنولوجيا جواي كردوها كدردو داو نخوشكاني دور أجات إما خلشي إما ببيعوي زور نزيهش من لروي جغرافيا وبلام توشبين جنجا كان ما توشبين نەخۆشەکانی دوور یەنە ئێرە کەواتە هەردوو بابەتەکە بێ لەبەر چاو بگرین
خەڵکی بێ ئیمان، خەڵکی کەم ئیمان. لە هەردوو حاڵەتەکە پێویستمان بە نیەت ساغیەکی زۆر هەیە کە خۆمان یەکلا بکەینەوە، چونکە داعی و بانخواز بۆ ڕێگەی خوا ئەگەر سەرەتا نیەتەکەی ڕازیکردنی خوا و گەیشتن بە ڕەزامەندی خوا و ئیلتیزام و پابەندی بە بەرنامەی خواوە نەبێ، هەر لە سەرەتاوە پەنچەرە، لە سەرەتاوە نەیتوانیوە ڕێی ڕاست بگرێ. نەعوذ بالله ئەگەر ئینسانی داعی کەوتە فکری ئەوەی خۆی ڕەمزیەتی خۆی بپارێزێ، کەوتە ئەوەی خۆی مەبەست بێ، ئیتر کافی ئەوەی شەیطان و نەفسیشی لە ناخۆ وای لێکەن کە بە دەوری خۆی بسوڕێتەوە، کە ئەوەش وای لێکا کە ئیتر نەکاریگەری ئەبێ، و ئەگەر خەڵکێکیش لە مەرحەلەیەکە یا لە جوزئیەتێکە سیقەی پێ بکەن یا لێی کۆبنەوە، لە مەرحەلەیەکی ترا لێی دوورەکەونەوە و لە دینەکەش و داوەکەش دوورەکەونەوە، چونکە تەبیعەتی شتەکە وایە. دینداری وەکو شتی تر نییە، دینداری مساقیەتی ئەوێ، پابەندی ئەوێ. دینداری و بانکردن بۆ لای دین وەکو بانکردن بۆ هەر بەرنامە و ڕێبازێکی تر نییە کە ئینسان تایە بتوانێت بەرەمبەرەکان بە شێوەیە لە شێوەکان دوور لە مەجلیسە بخڵافێنێ یا بخەڵەتێنێ. دینداری چونکە دینی فطرەتە و فطرەتی ئینسانیش لەگەڵ عوبودیەتایە، هەر خەدشەیەک هەر خەلەلێک لەو مەیدانە زوو کەشفە بێ، خوش نایاڵێ بگرسێ. هەڵخەڵەتاندن بە ناوی دینەوە سەر ناگرێ، و خواجە لە جەلالوهو زۆریش ڕقی لەو کەسانەیە کە بە ناوی دینەوە یا دین ئەکەنە وەسیلەی خڵافاندن و خەڵەتاندن. بۆیە ئێمە بەڕاستی ئەوەندەی کە پێویستمان بە قسەی جوان و منەممەق و ڕێک و پێک و منطقی قەوی هەیە، سەد ئەوەندە پێویستمان بە ئەخلاق و سلوکێکی سەوی و پاک و نیەتێکی جوانی ناخێکی پاک هەیە، چون ئیشەکە لێەوە ئینتیلاقەکە. قسەی خۆش یا عیباراتی ئەدەبی جوان یا سەرسامکردنی بەرامبەر بە منطقی تەنیا کافی نییە بۆ زەرعی ئیمان و بۆ گەرمکردنەوە و یا وەکو وتمان بەهێزکردنی ئیمان. بە عەمەلی ڕەفتار پێش گفتار، بە عەمەلی ڕاستە داعیەت ئەگەر خەتیبە ئەگەر داوای عامە ئەکا هەرچیەکە میکرۆفۆنێکی هەیە و قسە ئەکا و بێگومان ئەبێ ئەوەی کە ئەیڵێ متەوازن بێ لەگەڵ علمی شەرعی و لەگەڵ منطقی سەلیم و لەگەڵ حتا علمی نەفس و علمی اجتماع، بۆی ئیسفادە لە هەموو پێشکەوتنە علمیەکان بکەین. ئەوە تەواو جێی خۆیەتی. ئێستا ئەم تەنمی بەشەری ئەوانە ئیشیان لەسەر ئەوە زۆر کردووە چۆن کاریگەری لەسەر بەرامبەر دروستەکەی. بەڵام لەوە حەساستر و گرنگتر لە مامەڵەی دینداریە باسی نیەت و باسی ساغی نیەت و لێبڕان بۆ خوا و هەدەف لەم داوایە چییە؟ تۆ ئەتەوێت چی بکەی؟ ئەم نەفەرە بۆ لای خۆت بێنی دەروێش مرید بۆ خۆت پیا ئەەکەی، یا ئەتەوێت خەڵک بۆ لای خوا ببەی؟ خەڵک بانکەی ئاشەکەیتەوە لەگەڵ خوا یا لەگەڵ خۆت، دەروێش بۆ خۆت، منتەسب بۆ خۆت، ئەنسار بۆ خۆت. نەعوذ بالله کە ئەمە ئینسان تایە خەسارەکە لە جاتێوی قازانج بکە. چونکە عورف وایە چەپڵە لێدان بۆتە باو، ئەنسار کۆکردنەوە بۆتە باو لە مەسەلەکانی ترە. لە مەسەلە دینداریەکەیشا خەریکە حاڵەتێکی وا دروستە بێ، معجبین دروستە بێ. معجب هەمیشە لە
شکل خارجیەکەیە. معجب ئەو کەسانەیە ئینبیهارێ ئیعجابێک دروستە بێ لە ڕووی بەعزێ تەکنیکی قسە، یا جاری وا هەیە لە قیافەی شەخسەکە، جاری وا هەیە لە شێوازی قسەکانی، جاری وا هەیە لە ئەدەبیاتی، جاری وا هەیە لە سەرکەوتنی لە بەعزێ ئەبعادی شکلیە. ئەمە چەند لای خوا پەسەندە و چەندە جێگیرە و چەندە کاریگەری دروستەکە و چەندە قبوڵە. لەوانەیە کاریگەریش دروستکە، بەڵام ئەگەر نیەتەکە خوانەکە خەلەلی تیابێ هەر ئیشکالە. بۆیە کار لەسەر ئەمە زۆر بکەین. داعیەکانمان عەمەلی بن پێش ئەوەی کە قسە بکەن. گوێم لە پیاوێکی تەربەوی عالمێکی جوان هەمووتان حتمەن دەزانن، محەممەد ڕاتبی نابلسی، گوێم لێ بوو زۆر ئەزانن کە قسەی زۆر ناسک و علمی و تەربەویشە بەڕاستی، بەڵام شەواهدی زۆر یێنێتەوە ڕۆژانە، یعنی ئەوەی کە بۆ بە قووەتکردنی ئەو مەبەستەی ئەوێ بیڵێ. لە باسی ئەوە کە شت عەمەلی بێ و شەخسەکە داعیەکە پێش ئەوەی قسە بکە خۆی لەو دنیای ئەخلاقا بژی، بە ئەخلاق داوە بکە، بە سلووکی جوان داوە بکە. شتێکی گێڕاوە کە ئەڵێ مامۆستایەک لە مەدرسە جەرەسی ژوورە و لێ ئەدەن، لەو کاتە تازە چایەکیان بۆ هێناوە، مدیرێکی تووڕە و ئەوەشیان هەیە، هەر چاکەی دانا، بەداخەت چاکەی دانا، جەرەسی لێدا. لە جیاتیەوەی چاکە بخواتەوە دانیشەیە ئەوانە هیچ ئەوەی نەکرد. فەڕاشێکی فلیپینی بوو لەوێ، وتی ئەو چایە تۆ بیخۆرەوە، خۆش چوو بۆ ژوورەکە. ئەمە وتی تەواان شتێکی بەسیتە لای ئێمە، شتێکی سادەیە، بەس شتێکی ئینسانیە بێگومان، قەدرزانیە بۆ ئینسانێک کە بەردەسە و خزمەتکارە و فلیپینی فەقیر کە ئامزان. ئەڵێ دوای ماوەیەک تۆمەس کوڕەکە بڵێن بەردەسەکە ئەوە بۆتە مشکلەی چۆن ئەم پیاوە پەرداخە پیاڵە چایی خۆی تەقدیمی من کرد، چییە ینی بۆچی؟ ئەڵێ هاتەوە ڕۆژێکی تر پرسی تۆ بۆچی ئەو چایە دامێ؟ وتی وەڵا حەزم کرد، من وەختم نەبوو بیخۆمەوە، بۆچی خەسار بێ پێم خۆش بوو تۆ بیخۆیتەوە. وتی باشە من 2 ساڵە لێرەم کەس مەرحەباییشم ناکەن. وتی وەڵا خراپم کردەوە. ناوەڵا خراپم نەکردەوە، بەس سەرنجی ڕاکێشا. تۆ ئەتوانی شتی خۆت ئاوا بێ بە من و بەو شێوە بە ئیحترام. وەلحەسڵ ئەڵێ 15 کەس لەو فلیپینیانەی کۆ کردەوە ڕۆژێک کە مسلمان بوون لەسەر ئەو پەرداخە چایە. جاری وایە شتێک تۆ بەسیتەیە گری، بەڵام ئەهەمیەتی زۆری هەیە. شتی ئەخلاقی هەمیشە کاریگەری زۆرە، چونکە خوا جەل جەلالوهو ئەم ئینسانەی مکەڕەم دروست کردووە، هەر جارێ شعوری بە خەدشەی کەرامەتی کرد، وای زانی بە کەم سەیرەکرێ، وەها هەستی کرد تۆ مافی ئەدەیتێ بە شتی حسابەکەی ئینتیباه هەبێ و زۆر لە قسەی زل و قسەی خۆش باشترە ئەوە کە ئشعاری بکرێ کە تۆ لای من کەریمی ئەو کەرەمی کە خوا داوێت. اینجا سەیری ئەم شتە بەسیتە بکە، ئەم نەتیجە گەورەیە بکە. ڕەنگە چەندین منطق و فەلسەفە سەرف بکە، ناگاتە ئەوە فلیپینیەک کە طبعا دەرکەوت کە فلیپینەکە خوێنەواریشە و
يعني لە فەقیریە وەکو ئەم وەزعی کە هەیە هاتووە بۆ ئیشکردن. جا هەر لەو بابەتە حکایەتێکی ترێک ئەگێڕێتەوە کە ئەمیش هەر عەمەلی جوانە. ئەفەرمێ لە دیمەشق مزگەوتێکی ئەسەری کۆن هەیە، نوێشکەری باشی تایە. یەکێ لەو نوێشکەرانە کە دائیم نوێشکەرە و لەوێ خەو ئەبینێ، لە خەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێی ئەفەرمێ فڵان کەس ڕەفیقی منە لە بەهەشتا. پیاوێکی عادی لەو نوێشکەران زۆر پێی سەیرە بێ، چونکە بەظاهری ئەو پیاوە زۆر تەمەیوزێکی ئەو تۆی نییە. ئەمیش لە پاکی خۆی ئەچێ پیاوەکە ئەدۆزێتەوە پێ ئەڵێ تۆ خەوێکم دیوە بەس ئەمەوێ بزانم تۆ چیت هەیە شتی چاکەت کردبێ قبوڵی لای پێغەمبەری خوابی عەلەیهی سڵات وسەلام. ئەو وەڵێ وەڵاهی نازانم هیچ شتێکی ئەو تۆم نییە، ئەمەیە کە ئەم بینی. ئەڵێ نا ئەبێ شتێکت ببێ، ئەبێ شتێکت ببێ. ئەڵێ تۆ ئیسرار بۆ ئەوکەی؟ ئەڵێ بەخوا پێت ناڵێم چییە خەوەکە تاوەکو پێم نەڵێ چیت هەیە کە کردبێتت شەفاعەتت بکا و نزیکت خاتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەو دەرەجە. ئەڵێ بەڕاستی پێت بڵێم من ژنم خواست پێنج مانگی پێچوو لە جیاتی ئەوەی مناڵەکە پێنج مانگ بێ، دیارە سکی بۆ ژنەکەی، لە جیاتی پێنج مانگ بێ 9 مانگ بوو. ئەمە معلومە، یعنی ژنەکە ئەو مناڵە هی ئەو نییە، هی ئەم پیاوە نییە. ئەڵێ من دامام چی بکەم؟ مناڵ نیەتم هێنا ڕەنگە ئەمە ئیمتیحانێکی گەورەی من بێ، چی بکەم لەم حەدەسە؟ ژن تەوەن وا خەریکە ئەمرێ لە مەراقا و منیش هەروەها خەفەتێکی زۆر دایگرتم و خوا ئیلهامی کردم کە پێی بڵێم تۆ ئەتوانی تەوبە بکەی و ئیلتیزام بکەی، واز ڕوو بکەیتە خوا بە یەکجاری تا من بتوانم بزانم چیم بۆ ئەکرێ. ئەڵێ ژنەکە بە هەموو وجودی تەوبەی کرد و داوایشی کرد کە سەتری کەم. ئەڵێ منیش لەبەر خوا نیەتم هێنا سەتری ئەم ژنە بکەم. کەوتمە پلانێک کە چۆن ئەم مناڵە بشارینەوە. ئەڵێ بەیانی نوێژی بەیانی کە ئیمام لە مزگەوت نیەتی هێنا و هەموو چوونە ئەوە مناڵەکەم برد لە پشتەوە لە دەرگای مزگەوتم، یعنی ژووری مزگەوتم کردەوە، مناڵەکەم دانا لە ژوورەوە، خۆشم دەستم کرد نوێشکردن لەگەڵ نوێشکەرەکان. تا نوێژمان تەواو کرد مناڵە جوڵە جوڵ و گریانی دەست پێ کرد. خۆم تاخیر کرد، خەڵکەکە هەموو هات تا ئەم مناڵە چییە مناڵە چییە؟ المهم دەرکەوت لەقیتەوە ئەمە. ئەڵێ منیش خۆم هێنایە پێشەوە، وتم کاکە ئەمە چییە؟ وتیان ئەمە دیارە مناڵی بێباوک. ئەڵێ منیشتم من ئەیبەم بە خێویەکەم. هەڵم گرت و مناڵەکەم بردەوە بۆ ماڵەوە بۆ لای دایکەکەی. مناڵەمان بەخێو کرد. ئەڵێ ئەوەش کە بەم بێگومان ئێستا ئێمە منتەقیمانە مامەڵە نەکەین لەگەڵ مەسەلەکە، حەدەسە و گوناحە و ڕوویداوە باسێکی ترە. بەڵام ئەوەی
ئینسان گەورەکە ئەوەیە کە ئەخلاقێکی عالی و بەرزی ببێ، بیرکردنەوەی لە چاوپۆشی و لە سەتر و لێوە ئینتلاق بکە. ئەوە ئیمانیاتە، نە ئینتقامیات ئیمان بێ. ئەوەی کە ئەو پیاوە کردوێتی بالفعل مستحقی ئەوەیە شەریکی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵاتو وەسەلام. چونکە ئەیتوانی ژن تەلاق بە، عەیبداری ئیعلان بکە، قەزریە قەزایە دروستکە، هەمووی ئەوانەی خستوتە ئەو لاوە لەبەر خوا بۆ ئەوەی دڵی ئەم ژنە خەتابارە گوناحبارن نەشکێنێ، سەتری کردووە، خوش جەلە جەلالهو دڵخۆشی کردووە بۆ خەوە. من ئەمەوێ ئەوە عەرزکەم کە ئەخلاقی ئیسلامی لە دوعاتە ئەگەر خەلەلی ببێ، زەعفی ببێ، مضاعف زەرەری هەیە، مضاعف. یعنی کەم قسە بکە داعیەکە باشترە، کەم ئیدعا بکە باشترە، کەم ئایەت و حەدیث بخوێنێتەوە باشترە، مادام خۆی خوانەکە سلووکی مطابق نەبێت. بە هەمومانەوە هەوڵ بین کە ئەوە بکەین کە خوا پێی خۆشە، ئەوە بڵێین خوا پێی خۆشە، بەڵام لە پێش وتنەکانە قسەکانمان کردەوەکانمان جووتکەین لەگەڵ ڕەزامەندی خوا. و خۆمان نەکەینە وەکیلی خوا، خۆمان بکەینە داعی بۆ لای خوا، خۆمان بکەینە ئاشکرەوەی خەڵک بووە لەگەڵ خوا. خوا جەلە جەلالهو ئیشی بەوە نی ئێمە وەکیلی بین و حاکمی وەکو مەئموری ئەو حکم دەرکەین. ئیشی بەوە هەیە ئێمە ئەم خەڵکە کە خۆی خەڵقی کردوون، خۆشی نەفس و شەیتانی تیا دروست کردوون، خۆی بە حکمەتی خۆی ئیشەکان محتاجی ئەوە نی ئێمە لەسەری بکەینەوە بۆ مەفهومە، بەڵام بتوانین ئێمە ئەم خەڵکە کەم ئیمانە یا بێ ئیمانە نزیک خێنەوە لە خوا. ئیشێکی گەورەمان کردووە. بانگخوازانی کوردستان خوای گەورە موفەقی کردوون، ئیشی باشیان کردووە، بەرهەمی باشیشیان هەیە. ئەم هەموو سەرپۆشە، ئەم هەموو گەنجە لە مزگەوتا لەکوێوە هاتووە؟ هەمووی ئیشی منبەر و میحرابی دروست و موفەقی ئەم کوردستانەیە، هەمووی ئیمتیدادی ئەو جوهد و ماندووبوون و زەحەماتەیە کە لە ڕابردووە زانایان و پێشکنانی ئێمە بوویانە لەم کوردستانە، ئیمانیان زەرع کردووە، عیلمی شەرعیان زەرع کردووە. ئێستش سوپاس بۆ خوا بەردەوامە. زانایانی ئێمە، بانگخوازانی ئێمە سوپاس بۆ خوا لەسەر ڕێیەکی مستەقیمن، خوای گەورە تەوفیقتان بە. ئێمەش لە خزمەتتان هاین، خزمەتکاری ئەو مەدرسە و ئەو نەهجە ئەکەین و خوای گەورە هەموومان موفەقکە لەسەر خێر و عاقبەت خێرمان بکە و بمان خاتە ڕیزی ئەوانەی کە فەرمی ومن ئەحسن قەولا ممن دعا إلى الله، بکەوینە ڕیزی و ئەحسەنانە ئینشاء الله. السلام عليكم ورحمة الله.